یادی هەواڵام نسینی ئیرۆ دەبێمت کە خویاڵێ درسم نەخۆشە یەدی چەند جارامشتر گۆ هەواڵێ خۆی کورمانجر بگەر بسینی مینیار نەگەڕێ ئۆف نسرینە بسیترە و شێرینەژی پۆرەوان تشە قژنک و سپینە ژاز بکەر بگەڕم ئەوەک ئەس سەفێتە دەبم تو وەک بزنانۆجەکە خۆشیەکی داوەیەکی نزانم لێش وێسێت پۆزەم دشەودە قەی ناموز دکە بەیەقی زانە یادی زێ بمرم زوو ڕابتێکە حەمامێ زوو زوو ستێ خۆ بشۆ ڕابوونە دێک دەبێ خۆ دەبێ خوێ دێکە دیبانی چێتر لۆلۆ ڕابنەوە ئەس دەبێم قەی ئەف قیزاتە نەخۆش یعنی موێ بکوژن ئێمە بە ئامێ ئەمێ تێخن کیسکی وێ باێن سەر vê بەرفێما بەلکی عشق ببوو بمرێ قورعانش vê فکرێ خۆشترتنە وێ ساڵێمە پسپیا کوشتی ژە ئی ساڵ ژمەر کۆرۆنا ئانیلاو کارا بسەر قڕا Doktor